بەڵێم کاتتان باش و ماندوونە بێن بەخێر بێنەوە سەرەتا داوای لێبوردنەکەم بەهۆی سەردانم بۆ شوێنێکی دوور نەمتوانی بوو لەو دوسێ ڕۆژەی دواییدا لەگەڵتان بم. ئەمڕۆکە زۆر بە کورتی لەسەر داخوازی هەندێک هاوڕێ دێمالاتان بۆ وەڵامدانەوەی هەندێک پرسیار کە تایبەتن بە سەردانی سەرفەرمانداری هێزەکانی سووریای دیموکراتیک مەزلوم عەبدی بۆ ئەنقەرە و بێگومان ئەو هەوڵە ئەو هەواڵە ئەگەر ڕاست بێ شتێکی تایبەتە، چونکە لە مێژووی چەند ساڵەی تورکیادا شتی وا ڕووی نەداوە کەسێک کە بە منداڵی حیمایەی ئۆجەلان بوو بێ، کەسێک کە سەرفەرمانداری هێزەکانی سووریای دیموکراتیک بوو بێ و یانیش کەسێک کە لە هەمان کاتدا سەرفەرمانداری یەپەگەیە PYG وەکو ئەردۆغان وتی کە چەندین ساڵ شەڕی کردووە لەگەڵ دەوڵەتی تورکیا و لەگەڵ جیهادیەکانی سەر بە دەوڵەتی تورکیا، ئەو ڕۆکە سەردانی ئەنقەرە بکە شتێکی تایبەتە. بێگومان ئەگەر ئەمە جێبەجێ بکرێت و لە هەمان کاتدا ئەمانە لە بۆ چ جێبەجێ دەکرێن، ئەمەشیان گرنگە. ئەمە چۆن دێتە، چۆن پێشنیار دەکرێت، چۆن دەچێتە عەقڵ کە ئەم کەسە سەردانی تورکیا بکە، لەگەڵ چێ سەردانی دەکات، چۆن سەردانی دەکات. ئەمانە هەموو لەو پەخشە کورتەدا وەڵام دەدەینەوە. سەرەتا پێشتریش لە دیمانەیەکدا مەزلوم عەبدی باسی لەوە کردبوو، بەڵام بەو شێوەیە ڕوون نەبووە. بزانام چوارشەمەی ڕابردوو بوو لەگەڵ عەمبەری زەمان شێفی پەیامنێری ئەلمۆنیتۆر، وێبسایتی ئەلمۆنیتۆر کە لە ئەمریکا دەردەچێت، ئەو لەگەڵ ئەو مەزلوم عەبدی باس لەوە دەکا کە ئامادەکاری دەکرێت بۆ سەردانی تورکیادا، ئامادەکاری دەکرێت، یانی هەنگاوێک دەچێتە پێش. من لەو بارەیەوە منیش هەندێک دا و هەوڵمدا هەندێک زانیاری وەربگرم لە کەسانی نزیک ناوبراوەوە، ئەوانیش پێیان وتم بەڵێ ئەمە ڕاستە، شتێکی وا لە ئارادایە، بەڵام کاتەکەیە تاوەکو ئێستا دیار نییە و سەردانەکە 100% ئەنجام دەدرێیان نا، ئەمەشیان دیار نییە. بەڵام لەو بارەیەوە دانوستاندن هەم لە ناوەخۆی هێزەکانی سووریای دیموکراتیکەیە، هەم لە نێوان هێزەکانی سووریای دیموکراتیکیش مەزلوم عەبدی و ئەحمەد شەرعدا هەیە، و هەم لە نێوان هێزەکانی سووریای دیموکراتیک و دەوڵەتی تورکیادا هەیە. و لەو ڕیپۆرتاژەدا بێگومان مەزلوم عەبدی شتێک کە بەدرۆ دەخاتەوە، ئەویش ئەو شتەیە کە تقریباً 3-4 حوتوبەر لە ئێستا لە ئاژانسەکاندا بەدەرکەوت، گوایە مەزلوم عەبدی لەگەڵ کۆنسۆڵۆسی تورکیا لە دیمەشق کۆبووەتەوە. مەزلوم عەبدی ئەڵێ ئەو کۆبوونەوەیان ئەنجام نەداوە، بەڵام دیداریان بەردەوام لەگەڵ دەوڵەتی تورکیادا هەنا، و دیارە ئەمە شتێکی زۆر ئاشکرایە. مەزلوم عەبدی و یانیش سەرانی هێزەکانی سووریای دیموکراتیک لە مێژە دیداریان لەگەڵ لە ڕێگەی میت لەگەڵ دەوڵەتی تورکیادا هەنا، و ئێستاکان لە لەگەڵ لووتکەی میتدا هەیە، بە تایبەتی لەگەڵ ئیبراهیم کاڵن، کە بە تایبەتیش لە دوای ڕۆیشتنی هاکان فیدان بەجێهێشتنی ئەو پۆستە بۆ وەزیری خارجی، ئەمە لەگەڵ سەرۆکی میت واتە ئیبراهیم کاڵن زۆر گەرمترە. هۆکارەکەی ڕەنگ بێ بۆ هەڵسوکەوتی هاکان فیدان بگەڕێتەوە. هاکان فیدان لە سەرەتاوە، لە سەرەتای دەستپێکردنی پرۆسەی نێوان ئیمرالی و دەوڵەتی تورکیادا کە کاریگەری خۆی لەسەر سووریا و لەسەر هێزەکانی سووریای دیموکراتیک و لەسەر پێدە و قەسەدە و یەپەگە و ئەمانە هەمیان دەبێ بەبێ گومانەوە. لەو سەردەمەوە هەتاوەکو ئێستا هاکان فیدان زۆر بە توندی دێتە پێشەوە، زۆر نائومێدی دروستەکە، لە دیوانەکانی زۆر توندن، زۆر نەرێنینە دەربارەی پرۆسەکە. بەڵام تەماشای ئیبراهیم کاڵن دەکە، ئیبراهیم کاڵن زۆر بە گەرمتر نزیکی، هەم نزیکی پرۆسەکە دەبێ، هەم نزیکی هێزەکانی سووریای دیموکراتیک دەبێ.
و ئەمە زیاتر ڕێگەی تێدەچێ ئەو وەڵامی مەزلوم عەبدی کە ئاڵێ لەگەڵ کۆنسۆلۆس پەیوەندیمان نەکردو بەڵام لەگەڵ دەوڵەتی تورکیا پەیوەندیمان هەیە بەردەوام نیشانەیەک بێ بۆ ئەوە چونکە کۆنسۆلۆس هەم بە شێوەیەکی ڕسمی سەر بە وەزارەتی دەرەوەیە وەزیری دەرەوەش خەکان فیدانە و ئەو کەسەی ئێستا کە کۆنسۆلۆسە کەسێکە لە بەردەستی حەکان فیدان بە شخصیش گەورە بۆ پێشتر مید بووە چی پێ دەڵێن چی نوحی پێ دەڵێن ناوەکەی بەتەنیا پاش ناوەکەی دەزانم کە نوحە یعنی نوح پێشتر لە ژێر دەستی حەکان فیدان گەورە بووە گەیشتە ئەو ئاستەی کە ببێت کۆنسۆلۆسی دەوڵەتی تورکیا بەڵام ئەو کەسە بەخۆی بەرپرسیارێکی میت ئەمەیان بابەتێک لە هەمان کاتدا هەروەکو باسم کرد ئەو پەیوەندیانێ من هەما کە لە دەوروبەری مەزلوم عەبدین ئەوانج باسییان لەمە کرد گوتیان شتێکی بەو شێوەیە ئێستا گفتوگویەکی وە لە ئارادایە و ئەو پرسیارەم ئاراستەکردن کە ئەوە سەرەتا لەسەر داوای چێ کراوە ئەم جۆرە دیدارە لەسەر لە وەڵامەکەی ئەوە بوو ئەمە عەبدوڵڵا ئۆجەلان واتە سەرۆکی پێشووی پەکەکە ینی سەرۆکی پەکەکەی هەڵوەشاوە ڕێبەری پەکەی هەڵوەشاوە ئەو داوای کردووە کە مەزلوم عەبدی سەردانی تورکیا بکە و لە ئێمڕالیش عەبدوڵڵا ئۆجەلان ببینێ بۆیە لە دیدارەکەدا مەزلوم عەبدی لە دیدارەکەدا لەگەڵ عەمبەری زەمان واتە لەگەڵ ئەلمۆنیتۆر هەمان شت باس لەوە دەکا کە سەردانی تورکیا دەکا و لەوێەوە لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلانیش کۆ دەبێتەوە ئەمە لە چ کاتێکدا ڕوئەدا لە کاتێکدا ڕوئەدا کە لە 29 مانگی جانیوەری لە نێوان مەزلوم عەبدی ئەحمەد شەرع بە نێوبژیوانی تۆماس باراک و مەسعود بارزانی تەنانەت مەسرۆر بارزانیش لەوەیە چەند کۆمەڵێک دیدار ساز دەکرێن و لە پێش ئەو دیدارانە بێگومان شەڕ و ئاڵۆزیەکی زۆر پەرۆکی هێزەکانی سووریای دیموکراتیک دەگرێت هێزەکانی سووریای دیموکراتیک دوو ڕێگای لە پێش دەمێننەوە لەگەڵ یان شەڕێکی دوور و درێژ ئەنجام بدە و لەو شەڕەدا پشت بە ئیسرائیل ببەستێ بەڵام داهاتووی ئەم شەڕە نادیارە و پشتگیری ئیسرائیل بۆ ئەم شەڕە نادیارە هەتا کەی دەچێ و تەنانەت پشتگیری نەک نادیارە ئەتوانین بڵێ احتیمالێکی زۆر نزمی هەیە بە تەنیا قسە بێ چونکە ئیسرائیل پێشتر لە 5 مانگی جانیوەری لەگەڵ دەوڵەتی سووریا و دەوڵەتی تورکیا ڕێککەوتووە لەو بارەوە ڕێککەوتووە کە باکوور لە بۆ تورکیا بێ و باشووریش لە بۆ ئیسرائیل بێ لەو حاڵەتەدا هێزەکانی سووریای دیموکراتیک دەیتوانی ئەمە بکە و پشت بە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان نییە بڵێن پارتی دیموکراتی کوردستان ڕاسترە پشت بە پارتی دیموکراتی کوردستان ببەستێ پارتی دیموکراتی کوردستانیش تا چەند ئەتوانێ گوێڕایەڵی گوشارەکانی تورکیا نەبێ و تا چەند ئەتوانێ بەڕاستی شەڕێک بکە جگە لە یارمەتی جگە لە دابەشکردنی بەتانی و مەنجەڵ و سەرمەنجەڵ و خۆراک و شتیوە دەتوانیت تا چەند پشتگیری چەکداری بکە چەند پێشمەرگە بنێری پێشمەرگەکان تەقە دەکەن یان هەر بۆ ڕەسمگرتن دەچن ئەمانە هەر هەمویان شتی نادیار بوون شتەکانی دیکەش پێشتر ڕوویاندا بوو ینی دۆڕانەکە پێشتر ڕوویدا بوو پێشتر ئێمە چەندین بەرنامەمان لەسەر ئەمە ساز کردوونە دۆڕانەکە یەک نەخوێندنەوەی هەڵومەرجەکانی جیهان بوون دوو نەخوێندنەوەی ئەو هەڵومەرجانە بوون کە بەسەر سووریادا هاتن پێشتر بە ساڵێک سێ نەخوێندنەوەی ئەو دەرفەتانە بوون کە لە ئەنجامی ڕاستە سووریا هاتوتە سەردەسەڵات و بەریتانیا لە پشتێتی بەریتانیا هەموو کارێک دەکا بۆی ئەحمەد شەرع لە سەردەسەڵات بمێنێتەوە و ڕیشەکەی تۆزێک دەتراشی و بۆیاغی دەکا و قەرەوات و بۆیمباغی لێ دەبەستێ و ئەمەش لەسەر ئەمریکا و تەنانەت لەسەر ئیسرائیلیش فەرز دەکات لە ڕێگای تورکیاوە بەڵام لە چوارچێوەی ئەو خاڵە لاوازانەی کە
هێزەکانی ئەحمەد شەرع جیهادیەکان بەجێ دێڵن، واتە کۆمەڵکوژی دروزەکان، کۆمەڵکوژی عەلەویەکان و ناکۆچیەکانی خراپی بەڕێوەبردن. من دەتوانم چی بکەم لەوەشدا دەرفەتێکی نەیتوانی سوود وەربگرێ، دەست پێشخەری نیشان بدا، بەڵکو بە پێچەوانەوە کەوتە ناو زۆر تەڵە. یەک لەو تەڵانە ئەوە بوو لە کاتێکدا ئەحمەد شەرع خەریکی سەربڕینی عەلەویەکان بوو، دەستی مەزلوم عەبدیان گرت بردیانە لای ئەحمەد شەرع لە ژوورێکدا، ڕسمێکیان گرتن و ئیمزایەکیان پێکردن و مەزلوم عەبدی ئەحمەد شەرعی وەک سەرۆکێکی مەشروعی سووریای عەرەبی دان پێدانرا و ناسی. لە دوای ئەمەدا ئیتیفاقێکی هەشت خاڵیان پێکردن، بەڵام ئەو ئیتیفاقە هێزەکانی سووریای دیموکراتیک کارێکی وای نەکرد، پەلەپەلیەکی وای نەکرد بۆی ئەو ئیتیفاقە جێبەجێ بێ. وای دەزانی گوشارەکانی ئیسرائیل ئەکرێ وا بکەن ئەو ئیتیفاقە لە ئایندەدا دەوڵەمەندتر بوێ، بەپێی ئەو ئیتیفاقی چییە و بەپێی ئەو ئیتیفاقی هەریس نەبێ بە تەنیا یەک خاڵتان لە بۆ دێنمەوە، نەوتی باکووری سووریا واتە دێرە زور و ڕەقە و ئەوانە نەوتەکە هەمووی لە سەدا چلی لە بۆ ئەو ناوچەیە دەبێ، بەڵام ئەمەش ئێستاکە بۆتە سەدا سفر. و لەسەر ناوچەکەشدا زۆر بابەت هەبوون، یعنی لەسەر عارز، لەسەر جوگرافیا مەبەستمە، لەسەر مەساحات زۆر بابەت هەبوون کە دەکرا بەڵێ یەڵماز نوح کاکە سوپاس کاکی واشوانی یەڵماز نوح کۆنسۆڵۆسی سووریایە دەکرا زۆر بابەتی دیکە گفتوگۆی لەسەر بکرا، بەڵام وەکووتم هێزەکانی سووریای دیموکراتی ئەو کاتە پەیوەندیی چڕۆپڕیان لەگەڵ ئیسرائیل هەبوو و ئیسرائیل ئەمانی برنە سەر ئاوێ بە تینی توش ئەمانەی گەڕاندەوە و ئەو کارە ساتەی لێکەوتەوە کە لە مانجی یەک ڕوویدا. لە بۆ هەندێک هێزەکانی سووریای دیموکراتیک هیچ چارەسەریەکی نەما بۆ ئەوەی ماوە لە دەستیدایە بیپارێزی ئەو ئیتیفاقە خراپەی ئیمزا کرد کە لەوێدا مەسعود بارزانیش هەبوو، تۆماس باڕاکیش هەبوو، حتى وابزانم کەسێکی ئەنە کەسش لە دیدارەکەدا ئامادەیە. ئێستاکە چی لە ئارادایە هەم پەکەکە هەم ئۆجلان شتێکی وایان هەیە، بەر لە ئیتیفاقەکاندا هەندێک شت داوا ناکەن، هیچ حتا زۆر شت داوا ناکەن، بەڵام لە دوای ئیتیفاقەکان دەشت هەندێک داخوازیەکانیان گەورەتر دەکەن. یەک لەوانەش مەسەلەی یەپەژەیە، یەپەژە لە ناو ئیتیفاقەکەدا نییە، ئیتیفاقەکە بخوێنەوە هیچ مادەیەکی تایبەت بە هێزی سوپای ژنانی تدا نییە و ئەحمەد شەرعی لەو کاتیەوە پێشتریش و ئێستاش ئەڵێتن لە ناو ئێمەدا لە عۆرفی ئێمەدا شتێک نییە بە ناوی سوپای ژنە، نابی ژن سوپای هەبێ، بەڵام ئەمە مەسەلەیەکی مردنە. ئەگەر 6 کەسیش بن 10 کەسیش بن هێزەکانی سووریای دیموکراتیک و ینی بزوتنەوەی ئاپۆچی بۆ ئەوەی هەندێک ئیماژی خۆی بپارێزی و هاوڕێنی سەر فێسبوک دەرکەون لەسەر یوتیوب تەماشاوان بکەن، لەسەر فێسبوک ئەو پەخشە نامینێ، لەسەر یوتیوب هیوا خۆشناو بنووسە لەسەر یوتیوب، لەوێ کەناڵی هیوا خۆشناو ببینەوە، سوبسکرایبی بکە زەحمەت نەبێ، کە سوبسکرایبت کرد لەوێدا لەسەر کەناڵەکە تەماشای بکە، لایک بکە و بڵاوی بکەوە. بەڵێ لە بۆ ئەو مەسەلەی ئیعتیبار، چونکە ئیعتیبار زۆر زۆر گرنگە، بۆ ئەوەی بزوتنەوەی ئاپۆچیتی ئیعتیباری خۆی بپارێزی دەیەوێ هەر ئەگەر 10 کەسیش بن شتێک بە ناوی سوپای ژنا ببینێ بۆ ئەوەی لە چاپەمەدیا باسی بکەن بڵێن تەماشاکەن ئێمە هەندێک شتمان نەدۆڕاندووە، هەموو شتمان نەدۆڕاندووە، مۆدێلێک ئێستاکەش ئەو مۆدلی ئێمە باسمان دەکرد کە ژنیش لەناو سیاسەتدا بێ و چەکداری بکە و فلان و بێوان، ئەو مۆدلە ئێستاکەش ماوە. لەسەر ئەمە گفتوگۆیەکیە، بەڵام لەو گفتوگوێدا تەماشا دەکەین، لەو گفتوگوێدا ئەگەر ئەحمەد شەرع هەندێک نەرمیش بنوێنێ دەستی زۆر زۆر کورتە و ناحەقیشی نییە بەڕاستی، یعنی بزانە دەوروبەرانی ئەحمەد شەرع چێن، متفیقەکانی ئەحمەد شەرع چێن، کۆالیسیۆنەکەی ئەحمەد شەرع چییە، ئەمانە هەمویان ئەتوو لە بەرچاو وەربگرە و ئەتوو پێت ئاسان بێ ئەحمەد شەرع دەبێ قبول بکە کە سوپایەک هەبێ بە ناوی سوپای یەپەژە. ئەمە کارێکی زۆر ئاسان نییە، ئەمە کارێکی زۆر زۆر سەختە و کارێکی ئەستەمە. لە بۆ هەندێک تەماشا دەکەین ئەمەیان یەک دوو بابەتی زمان ئەمڕۆکە کوردەکان نە لە باکوور و نە لە ڕۆژئاوا هەرچەندە زمانی کوردی زۆر بەکار ناهێنن لە هەردوو بەشدا،
بەشی ڕۆژئاوە هەندێک باشتراریست نێ بە قسەی پێ دەکەن لە نووسیندا بەکاری ناهێنن چ لە سوسیال میدیا چ لە زمانی ڕسمیدا ئەو توانایە نییە بەکاری بێنن و سەریشیان پێدێشی بەڵام لە باکوور سفرە بەکارهێنانی نە لە نووسین نە لە ماڵەوە نە لە حەمام لە هیچ شوێنێکدا زمانی کوردی بەکار ناهێنن هەمومان دەزانی لە کۆبوونەوە حیزبیەکانیشدا لە کۆبوونەوە نێمچی حیزبیەکانیشدا بە تورکی قۆنشمیش دەکەن بەڵام لە سیاسەتدا لە مفاوەزاتدا لە هەردوو بەشدا حرەکەتی ئاپۆچی لەسەر زمان ناهێوێت تعویز بدە دەیەوێ شتێک هەبی بەندێک هەبی بەس بەندێکی دەستوری هەبێ و یانیش بەندێک هەبی لە ڕێکەوتنەکاندا بۆ ئەوەی ببێتە مایەی بەندێکی دەستوری لە ئایندەدا ئەویش زمانی کوردیە لەسەر ئەم دوو بابەتە تەماشا دەکەین ناکۆچی زۆر گەورانە بەڵام ئایا چ شتێک وای کرد کە دەستی هێزەکانی سووریایی دیموکراتیک و یانیش مەزلوم عەبدی بکرێتەوە کە ئەو سەفەقاتانە زیاتر بکەن و یانیش خۆپیشاندان بکرێ لە ڕۆژئاوادا لە دژی تابلویەکە و وەرجێڕن و ئەم جۆرە شتانە ئایا ئەمە بەتەنیا ئەوە بووە کە باسم کرد حرەکەتەکە تایبەتمەندێکی وای هەیە سەرەتا دێتە ماڵت بەتەنیا ئەڵێ دێن چایەک دەخۆینەوە بەڵام دوایی داوای پارە دەکا داوا دەکا بێ خۆپیشاندان داوا دەکا ڕۆژنامە بکڕی داوا دەکا کچێکت کوڕێکت ببێ ناو بزوتنەوەکە لە مفاوەزاتەکانیشدا لەگەڵ دەوڵەتەکان و لەگەڵ ئەو حرەکەتانێ ئەو بزوتنەوانی کە کێشیان لەگەڵیان هەیە هەمان شت دەکا سەرەتا زۆر داخوازینیە کە دێتە ژوورەوە داخوازیەکانی زۆر دەبن تەماشا دەکەین ئۆجەلانیش لە دەستپێ لە سەرەتای دەستپێکردنی ئەو دانوستانانەی ئیمرالی بە هەمان شێوە بۆ دوایی کۆمەڵێک بابەتی وروژان دوای یەک لەوانەش مەسەلەن ئەگەر من نەبم کۆنگرەی پەکەکە نابێت دەبێ ئللا دیمەنێکی من ڤیددیۆیەکی من بچێتە ناو کۆنگرە لە کۆنگرە ڤیددیۆیەکەی من لێ بدەن کە من قسە دەکەم ئینجا پەکەکە ئامادەیە خۆی هەڵوەشەنیتەوە هەرواش دەرچوو و یانیش لە مەسەلەی چەک سووتاندن چەکەکان چۆن بسووتێنن چەند کەس بیسووتێنن چێ لەوێ نەبی لە کوێ نەبێ لە دواییدا تەماشا دەکەین بۆ شێوێ دەرکرد ئێستا کە لە مەسەلەی زمانیشدا لە مەسەلەی یەپەژەشدا داخۆ تەماشا دەکەین سەفەقاتەکانیان هەندێک بەرزتر کردوونەتەوە زۆر نییە بەڵام لە چاو ئەو ئیمزایی کە لە پشت ڕێکەوتنامەکەی 29 جانیوەری دراوە کەمە زۆرە ئایا ئەمە تا چ ڕادیەک پەیوەندی بەوە هەیە کە ئیسرائیل دەیەوێت ئەو بابەتانە بوروژێنێ چونکە ئیسرائیل لە یەک شت ناڕازیە ڕاستە وەک وتمان ئیسرائیل دەدباتە سەر ئاو هانت دەدا تێنوت دەکا ئاوت نیشان دەدا ئەڵێ ئاو لێرەیە ئەوەش ڕێگاکەیە تەکسێکیش لە بۆ دێنێ تێگەی هات و هاوار و قیر و میڕت لە پێ دەکا وەلایەنی بەرامبەر دەترسێنێ کە ئەتۆ دەباتە سەر ئاو ئیلا تێر ئاویشت دەکا لایەنی بەرامبەر زۆر دەترسێنێ بەڵام کە لەگەڵ لایەنی بەرامبەری زۆر ترساند لایەنی بەرامبەر ناسار دەکا بێتە سەر مێزەکەی بە پێی ویستی خۆی ئیمزای پێ بکە ئیمزای پێکە ئیمزای پێکرد ئەتۆ دەباتە سەر ئاو بە تینوتی دەتگەڕێنەوە بەڵام شتێک ڕوویدا لەو بینەدا شتێک لەو بینەدا کە ڕوویدا هەروەکو دەزان پێشتر سەربازگەیەکی سووریا هەبوو لە تەدمور لەوێدا ئیسرائیل پێشتر کە تورکیا ویست بووی هەندێک کەلوپەلی خۆی بە تایبەتی هەندێک ڕادار بباتە ئەوێ بەجێی بکا بۆ ئەوەی لە ئایندەدا تورکیا بتوانێت لەو شوێنە سەربازگەیەک دروستکە ئیسرائیلەکان لێیاندا بوو ئێستا کە تەماشا دەکەین بە ڕسمی ئەحمە شەرع ئەوەی ڕادەستی تورکیا کردووە و ئیسرائیلیش ئەو ئیسرائیلی جاران نییە چونکە لە دوای شەڕی ئێران زۆر شت گۆڕا نە ئەمریکای جارانە نە ئیسرائیلی جارانە ئیسرائیل و ئەمریکا لە شەڕی ئێراندا بمانەوێ نەمانەوێ ناسیۆنالیزمی سابلاغی ناسیۆنالیزمی شاپەرستی ناسیۆنالیزمی مجاهیدینی خەلق ناسیۆنالیزمی فارسی کۆن چەند پێیان ناخۆش بێ ئەو شەیە هەر دەری دەبڕم لە دوو ئێران بە هەر شێوەیەک بێ لوتی ئەمریکا و ئیسرائیلی شکام
ئەو لوچکانە لە زۆر شوێندا دەبین بە تەنیا ئەوە نیە کە ئیسرائیل وەکو جاران نییە وە جاران وایە یەکسەر ئەچوو سەر بازگایەکەی بۆمبە باران دەکرد ناپاڵمی بەسەردا دەباران بەڵام ئێستا نایکە ئێستاکە شتی دیکە دەکە و ئەمریکاش نایکە مەسەر ئەمریکا لە سەردانەکەیدا لە بۆ چین جاری یەکەمە لە هەموو مێژووی چیندا لە بەرامبەر ئەمریکا چاینا بە ئاشکرا بە ترامپ دەڵێ چاو لەناو چاوی دەنێ شی جینگپین چاو لەناو چاوی ترامپ دەنێ ئاڵێ ئەگەر شەڕێک ڕووبدا لە بینی ئێمە ئەوە لە سای تایوانە ئەگەر تایوان باش بەڕێوە نەبین ئەمە شەڕێک بەڕێگادایە شەڕێک بەڕێگادایە هەتا ئێستا ئەوانەی لە دیپلۆماسیەتدا زەڕە قەدەر زانیاریان هەیە زانیاری بچووکیان هەیە کە ئێمە لە کوردستانی عێراقدا کەسمان نییە زانیاری دیپلۆماسی هەبێ و یعنی سەری خۆشی پێشنی بە تایبەتی کە باسی سیاسەتی دەرەوت کە جەختێکتە بۆ لێ ئەدا و دیقەتی هیچ سەرنجی ناکەشێت چونکە میلەتێکە بچوک بیر دەکاتەوە میلەتێک ئەو میلەتانی بچووکی بیر دەکەنەوە سەرنج نادەنە سەر سیاسەتی خارجی و سیاسەتی هەژمونگەرایی و سیاسەتی جیۆپۆلیتیک بەڵام ئەو سەردانەی ترامپ لە بۆ پەکین زۆر زۆر گرنگ بوو و لەوێدا مرۆڤ ئەتوانێت ئایندەی 100 ساڵی داهاتوو بخوێنیتەوە جاری یەکەمە لە مێژوودا چاینە وشەی شەڕ بەکاردێنێ چاینە لە هیچ کاتێکدا لە دیپلۆماسی چاینیدا بە هیچ شێوەیەک باسی شەڕ و تەهدید و هەڕەشە و شتیوان ناکرێ باسی چەک ناکرێ چەک هەڵکشان ناکرێ چاینە نەسیحەت دەکا چاینە ئەڵێ من دژمنی تۆ نیم چاینە ئەڵێ من هاتوومە یارمەتیت بدەم چاینە باسی ئارامی دەکا بەڵام شی جینگپین هەموو ئەو ترادیسیۆنانی فڕێدا چاوی لە چاوی ترامپ کرد و پێیوت ئەگەر تایوان باش بەڕێوە نەبین لێتان دەدەم شەڕ دەکرێت و ئەمە لە سایەی چییە لە سایەی ئێرانە کە لوتی ئەمریکا و ئیسرائیلی شکاندووە لە ناوچەکەدا لوت شکاندن بەوە نییە کە ئەتۆ بە تەنیا ڕێبەرەکەت کوژراوە 50 کەست لێ کوژراوە لوت شکاندن ئەوەیە جاری یەکەمینە ئەمریکای ئەڵێ ڕژێمێک دەگۆڕم حوت ئەوەندەی جەنگی عێراق و ئەفغانستان بۆمبا بەکاردێنێ گەورەترین تەکنۆلۆژیا بەکاردێنێ عەقلی زیرەکیش بەکاردێنێ بەڵام نەک ڕژێمی پێناگۆڕدرێ بەڵکو ئەو شتانەی کە پێشتر نەبوونە ئێستاکە لە سای ئەم شەڕەدا هاتوونەتە ئاراوە و ڕژێم ئێستاکە چەرکی هورموزی لە دەستدایە بە ئاشکرا ئەڵێتە جیهان یان ئەوەتە واز لە ئیتفاق دێن لەگەڵ ئەمریکا واز لە ئیتفاق دێن لەگەڵ ئیسرائیل و ئەمریکیەکان لە وڵاتی خۆتان دەردەخەن هیچ سەربازگەیەکی ئەمریکا و ئیسرائیل لە ناوچەکەدا نامینێ یان ئێوە بۆتان نییە حتا نییە لە هورموز یەک هەنگاو بێنە پێشەوە ئەمریکا و ئیسرائیلیش یەک ڕێگای دیکەیان لە پێشە بۆمبا باران دووبارە بکەنەوە ئەو بینایانێک کە پێشتر 10 جاریان لێدایە ئەم جارە 5 جاریکە لێ بدەنەوە بە تەنیا تاقە ئەو ڕێگەیان لە پێشە ڕێگەی دیکە چیانی بستنە کوێ دەستنە ژوورەوە بەچی دەستنە ژوورەوە بە حیزبی دیموکرات بە کۆمەڵە بە پەژە مجاهدینی خەڵق لە باڵکانە کەسیشی نەمایە خەڵکەکەی تووشی گەندەڵی بوونە شاپەرستەکان تەماشا دەکەی وەزیان چۆنە چێ ینی بیستە ژوورەوە چێ ئایا ئەمریکا و ئیسرائیل ئامادەن 20 میلیۆن سەرباز کۆبکەنەوە ببنە ژوورەوە هەیتیان ئایا خەڵک ڕادەپەڕێ لە نەخێر ئەمانە هەمویان نابن وەحاسر لەو بابەتەکە دوور نەکەوینەوە لەو وەزعادا تەماشا دەکەین هێزەکانی سووریای دیموکراتیک و کوردەکان و هەردوو کورد چونکە وتم تێکەڵاویەک هەیە ئێستاکە ئەنەکەسە ئاکتیفە پەیوەندیەک و ئیتیفاق لە نێوان ئەنەکەسە و پێدە هەیە هەردوو لایەن سەفەقاتەکانی خۆیان بەرز دەکەنەوە تند و تیشتر دەبن هەم باسی ئەوە دەکەن کە دەبێ چارەسەریەک لە یەپەژە بمێنێ دروست بکرێ ئەوجا پۆلیسی بەردەم دادگایە پۆلیسی زیندانە هەر ناوێک هەر شکلێک هەبی مشکێشە نیە بەس ژنێک هەبێ و جلی پۆلیسی لە بەرداوێ و دارێکی پێ بێ لە بۆوان بەسە یەک ئەمە دوو لەسەر مەسەلەی زمان زۆر زۆر توندن سەفەقاتەکان بەرزتر دەکەنەوە تابلۆ عەرەبیەکان دەخەنە خوارەوە و ئەمە احتیمالێک هەیە کە تۆزێک تا ڕادێک ئیسرائیلیشەکانیشی لە پشت بن
لە بۆ هەندێک مرۆڤ تەماشا دەکا عەبدوڵڵا ئۆجلان پێشتریش ڕەخنەی دەکەی ڕەخنەی ناکەی ئەوە کەیفی خۆتە ئەمە ناڵێن باشە یان خراپە بەڵام عەبدوڵڵا ئۆجلان پێشتر کەسێک بووە لە بیقاع شەڕی کردووە لەگەڵ ئیسرائیلیەکان عەبدوڵڵا ئۆجلان کەسێک بووە لەلای ئیسرائیلیەکان ڕفێنراوە 27 ساڵە لە زینداندایە و بە یارمەتی موسات گیراوە و عەبدوڵڵا ئۆجلان پێی وایە ئیسرائیل بچێتە هەر شوێنێک لەوێدا بەتەنیا ئەتۆ دەکاتە بابەتێک لە بۆ جینۆساید هیچ چارەسەریەکت پێشکەش ناکە لە حاڵەتێکدا ئەتۆ ئەگەر ناچار بووی یان ئیسرائیل یان دەوڵەتی کە پێت گوتە پێشتر داگیر کرد لەگەڵ کامیان ئیتفاق بکەی ئەتۆ دەبێت دەوڵەتی خۆت هەڵبژێری باشترین ڕێگا باشترین چارەسەرە ئەوە ئەگەر زەحمەتیش بێ ئەگەر تاڵیش بی دەبێت ئەو پرداغە ژەهرەی دەوڵەت بخۆیەوە زۆر باشترە لەو پرداغە شەربەتەی ئیسرائیل ئەوە بۆ چوونی عەبدوڵڵا ئۆجلانە هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەن عەبدوڵڵا ئۆجلان داوا دەکا کە مەزلوم عەبدی بچێتە ئەوێ بەڵام عەبدوڵڵا ئۆجلانیش پێم وایە دوورتر لەمە بیر ناکاتەوە لە مەسەلەی زمان و لە مەسەلەی یەپەژە ئەویش چارەسەرێکی دەوێت تەصفیەی سەدیسەتی ناوێ دەوڵەتی تورکیاش ئەمەی تاڕادێک قبووە تەماشاکە داخوازیەکانی دەوڵەتی تورکیا لە سووریا زۆر نەرمترن لە بۆ کوردەکان لە ناو دەوڵەتی تورکیادا مەزلوم عەبدی لەو بینەدا وا پێدەسێەوە ئەو زانیاریینکەوە لە دەوروبەرەکانیشی وەرم گرتووە ئەو دەوروبەرانەی کەمە قسم لەگەڵکردوە کەسانێکن کە زوو دەیبینە قسەی لەگەڵ دەکەن و هەرچەندە مەزلوم عەبدی بەخۆی بەرگان نادا مەزلوم عەبدی بڕیارەکانی لە شوێنی دیکە لە بۆ دێن لە ناو خۆیاندا گفتوگویان دەکەن ئەمانە کۆمەڵێکدا و دەستگیان هەیە بەڵام لەبەر ئەوەی مەزلوم عەبدی نوێنەرایەتی دەکات لە ڕسمیەتدا بڵێن باوا بڵێن لەوێدا ئەوانی شتێگەیشتونە ئەوان وەها بیر دەکەنەوە ئێستاکە نە ئەوان وەزعی شەڕکردنیان هەیە لەگەڵ ئەحمەد شەرع نەدەتوان شەڕ بکەن نە ئەحمەد شەرعیش وەزعی شەڕکردنی هەیە لەگەڵ کوردەکاندا ئەحمەد شەرع دەیەوێ ئابووری سووریا بژینیتەوە و سووریا لە هەموو سزاکانی دەرباز بکە و ڕزگار بکە وەشی کردووە تەماشاکە دوێنێ پێرێ بووە بزانم ماستەرکارد گەڕایەوە سووریا ماستەرکارد هەتا ئێستا ئێمە ماستەرکارتە چی ڕێک و پێک بە معنای ماستەرکارد لە کوردستانی عراقدا لە عراقدا نیمانە ئەو ماستەرکارتی لە کوردستانی لە عراقدا هەیە شتێکی زۆر تایبەتە شتێک وەکو ئەو ماستەرکارتە ئەوروپیە نیە کە لە جیرفانی مندا هەیە توانم بەکاربێنێ ئێستا ماستەر و ڤیزا گەڕاوەتەوە سووریا هەنگاوێکی زۆر گرنگ یعنی سووریا گەڕاوەتەوە ناو جیهانی فینانس هیچ بربەستێک لە بەردەمیدا نەماوە واتە هەر جۆرە سەرمایەدارێک ئەتوانی لە جیهاندا بچێت لە سووریا خەواندن بکە کە ئەمە لە عراقدا هەتا وەکو ئێستا وەکو پێویست نییە لە تورکیادا تەنانەت وەکو پێویست نییە لە تورکیادا ئەگەرچی وەکو قانون شتێک نییە بەڵام لەبەر نائارامی سیاسەتی ئەردۆغان هەتا وەکو ئێستا سەرمایەدارەکە ناوێرن ئەم جۆرە شتانە بکەم لە سووریا ڕەنگ بێ ئەمە بکرێت لە بۆ هەندێک ئەحمەد شەرعیش نیازێکی وای نییە کە لەمە زیاتر لەگەڵ کوردەکان ئەوە بکە ئەحمەد شەرع دەیەوێ بە شێوەیەک لە شێوەکان دروزەکانیش ڕازی بکە کۆمەڵێک کەسیان بێنێ کۆمەڵێک ئەرچیان پێ بدا لە دیمەشقدا بەو شێوەیە دروزەکانیش وەکو کوردەکان بەیعا بدەنە دەوڵەتی نوێی سووریا خۆی لەگەڵ عەرەبیەکاندا کێشەیەکی شوانی عەرەبیەکانیش کێشەیەکی عەرەبیەکان ئێستا بێچارە سەرترین و بێخاوەنترین و مەزلومترین میلەتن لە سووریادا مەسیحیەکان کێشەیەکیان نیە مەسیحیەکان فولن لە سووریادا ئێستا بەڵام قەپاتن بەڵام عەرەبیەکان بەڕاستی زۆر جێگەی داخە ڕۆژانە نییە کچی عەلەوی کە پانتڕۆن لەبەر دەکا لەلایەن جیهادیەکانەوە نەڕەفێنرێ جیهادیە بێشەڕافەکان ئیسلامیە بێشەڕافەکان دەکەی مەلایەکی خوێڕی دنیاش نییە یا قسەی لەسەر بکە یەک مەلای خوێڕی نییە چونکە پێیان باشە ئافرەتێک پانتڕۆنی لەبەر کرد بیڕەفێنی تەجاوزی بکەی بە 100 زەلامیش تەجاوزی پێ بکەی و ڕۆژ نییە پیاوێکی عەلەوی ڕووناکبیر ئاکتیڤیست نەڕەفێنرێیان نەکوژرێ و تیرۆر نەکری بەداخەوەتەوە گەستش بەرداوامە لە بۆ هەندێ
وەزعەکە بەو شێوەیە و تورکیاش لە هەمان کاتدا لە وەزعدا هەتاوەکو شەڕی ئێران یەک لای نەبێتەوە، هەتاوەکو مەسەلەی ئیسرائیل یەک لای نەبێتەوە، نایهەوێ نە کوردەکان لە خۆی تەواوەتی دوور بخا و نە شتێکیش بداتە کوردەکان و بە تایبەتی ئێستا کە ئەو پرۆسەیە لەو ماوەیەدا لەو یەک دوو مانگەدا ئەتوانین بڵێن ئەردۆغان خستوتە ناو فرێزەرەوە، ناو بوز دۆڵابیەوە بە تورکی لە بۆ سخستە ناو بوز دۆڵابیەوە ئەردۆغان چاوەڕێ دەکا ئێمە پێشتر دەستمان بۆ قۆناغە کرد ئیسرائیل بێمنەت بوو چێویست بە بۆمبایەکی لێدا چێویست بە ناپاڵمێکی لێدا ئێستاکە ئیسرائیل خەریکە لاواز دەبێت لە لوبنان ناتوانێت لە بەرامبەر حیزبوڵڵا چی بکە حیزبوڵڵا وەکو زاران لە زارانش بەهێزتر بووە ئاخر حیزبوڵڵا خۆ ئەو زەبرەی بە حیزبوڵڵا کەوت کەم نەبوو کاکە لە دەقەیەکدا ئەتۆ 5,000 پەیجەرت پێ بتەقێنەوە 5,000 پەیجەر و بێتێل و تەلەفۆن پێ بتەقێنەوە حەسەن نەسڕوڵات لێ بکوژن ئەوەی دەبێتە جێگری حەسەن نەسڕوڵا ئەویش لێ بکوژن جێگرەکەی نەعیم قاسمیش لێ بکوژن تێگەی بەڵام ئەتۆ وەکو جاران بەهێز بیەوە جەلیلێ بدێ بەرساڕوخ تەلەڤیڤ موشک باوێ تەلەڤیڤ درۆن هەڵسێنی وەکو جاران ئەگەر درۆنیش نەبێ کاکە هاوانێک با بڵێن بەکاردێنی هاوانێک بەکاردێنی لە بەرامبەر ئەو هاوێنە ئیسرائیل دەبێ سیستەمی ئایرەندۆم ئاکتیڤ بکە لە دەقەیەکدا چەند ملیۆنێک دۆلاری دەڕوە بەتەنیا لە دەقەیەکدا چەند ملیۆنێک دۆلاری دەڕواخرەوە زۆرە ئەوە تەکلیفە وای لێ هاتووە ئێستاکە بەڕاستی سوپا ئیسرائیل ئەوە بۆ ماندوو بووە سوپا ماندوو بووە ئێستاکە و ئەمە کاریگەری لەسەر نەتەنیاهۆ دەبێت ئەردۆغان ئەمە دەبینی و بە تایبەتی لە دوای شەڕی کەنداو یعنی شەڕی ئێران ئیسرائیل زیاتر لوتیشکە ئەردۆغان ئەمە دەبینی ئەردۆغان ئێمە لە ترسی ئیسرائیل دەستمان بۆ قۆناغا کرد ئێستاکە من بۆ بێم درێژە بە قۆناغاکە بدەم و عەبدوڵڵا ئۆزران ببەمەوە هۆتێلێک و خەڵک چەپڕای بۆ لێ بدا و بیهێنمە گەریلاکان بێنمەوە شاخ و خەڵک چەپڕای لە بۆ لێ بدەن و تێگەی من ئەوە ناکەم بۆ دەمیر تاش بەردەم ئەمە ناکەم هەتاوەکو ناچاریان دەکەم زیاتر و تەماشا دەکەم بزانم پێویست لە کاتی دەنگداندا ئەگەر زۆر پێویست بوو یان ئەوەتە هەموو ئۆپۆزیسیۆنەکە تەفوتونە دەکەم کە ئێستا دەیکە ئێستاکە لە بەرامبەر هەر شخصێکدا دۆزێکی کردوێتەوە هەر شخصێک ڕۆژێک چوو بێتە هوتێل ڕسمێکیان هێناوە و ڕسمەکەیان مۆنتاژ کردووە کچێکیان لە تەنش داناوە جامتایەکیان لە دەست ناوە و ئاڵێن تەماشاکە فلانە کەس لەگەڵ ئەو کەسە چووە لەو هوتێلەدا وای کردووە یعنی بۆ تا حەڕاسی گونی خەڵکی و ئێستاکە لە بەرامبەر جەهەپە کەس نەماوە هەر کەسێکی بەدڵ نەبێ یان دەیکڕێ دەیکاتە ئاکەپە ئەگە خۆفرۆش بوو یانیش دۆزێکی لە بۆ دروست دەکا لە بۆ هەندی ئەردۆغان ئەوەی لە سەری ئەردۆغاندا ئێستاکە ئەمن چ پێویستە وا بکەم هیچ پێویست ناکە وا بکەم قۆناغەکەشدا دەخەمە ناو مزەمینە نەوا دەکەم کوردەکان هەست بکەن کە قۆناغەکە تەواو لە ناو چووە نەواش دەکەم قۆناغەکە زۆر بچێتە پێشەوە خەڵک جەسارەتیان لێ وەربگری و چەپڕیان لە بۆ لێ بدا و نا شتێکی وان ناکەم هەڵکە من یان ئۆپۆزیسیۆنەکە لەناو دەبم هەوڵە دەم هەتاوەکو هەڵبژاردن دێ ئۆپۆزیسیۆنەکە تەفرەت و نابکەم تورکیایەکی بێ ئۆپۆزیسیۆن و یانیش ئەگەر ئۆپۆزیسیۆنەکە ئۆپۆزیسیۆنێکی وەک ئەحمەد داوود ئۆغڵو بە و یانیش وەک ئەو ئۆپۆزیسیۆنە ئێستا لە هەولێر هەنا خدر رووسیا و حیزبی زەحمەت چێشانی کوردستان و ئەویانیش ئەو سۆسیالیستەی کە لە سلێمانی هەیە ویانیش ئەو حیزبی شوعی و دەگەی ئەم ویانیش ئەم جۆرە ئیسلامیانە عەلی باپیرە و سلاحەدین بەهادینە و ئەمانە یانێ ئۆپۆزیسیۆنێکی وا هەبێ و نەبێ چییە ئۆپۆزیسیۆنێکی وعیت وای لێ دەکەم دەم پارتیش وا لێ دەکەم ئەو کاتە و هیچ هەڕەشەیەک بۆ سەردەسەڵاتی من نامین بۆ بیکەم ئەو کار نەک مەسەلەکە
مەسەلەکە هەتاوەکو ئێستا لێرەدایە لەو چوارچێوەیەدا مرۆڤ لەو چوارچێوەیە بەرفراوانەدا تەماشای سەردانیکردن و سەردانی نەکردنی مەزلوم عەبدی هۆکاری سەردانکردنی و هۆکاری ئەوەی کە تورکیاش دەیەوێ هۆکاری ئەوەی کە ئۆجەلانیش دەیەوێ ئەمەیە. بەڵام وا پێدەچێت لەو بینەدا شەرت و مەرج و ئامادەکاریەک هەبێ کۆمەڵێک شەرت و مەرج و تەدبیر هەبن و مەزلوم عەبدی چۆن دەچێ ئەمە زیگای پرسیارە. مەزلوم عەبدی وا دیارە ئەگە بڕوا ئیلهام ئەحمەدی لەگەڵ دەچێ ئەگەر ئیلهام ئەحمەدیشی لەگەڵ چوو ڕەنگ بێ سیپان حەمۆشی لەگەڵ چێت جێگری وەزیری بەرگریە و ئەگەر وابێ سیپان حەمۆشی لەگەڵ چێ و ڕەنگ بێ بیان هەوێ وەکو دەوڵەتی سووریا بچن ڕەنگ بێ مەزلوم عەبدی ئامادەکاری ئەو بکە کاکە بە ئەحمەد شەرعیشمان لەگەڵدا بێ ویانیش ئەگە ئەحمەد شەرعیش نابێ باش شەیبانیمان لەگەڵدا بێ تێگەی بەو شێوە وەکو خۆیان نیشان بدەن وەکو وەفدێکی سووری کە لاپەڕێکی نوێیان هەڵداوەتەوە ئەمە دەوڵەتی تورکیاش پێی خۆشە شتێکی وە نەوەکو وەفدێکی جیاواز وەفدێکی سووری لە ناویدا دوژمنە کۆنەکانی دەوڵەتی تورکیاش هەنە و ئەچن لەگەڵ یەکتری مفاوەزاتێک دەکەن بەو شێوەیە ئۆجەلانیش دەبینن بەو شێوەیە لە بۆ هەر سێلایەن سوودی زۆرە هەم لە بۆ ئەحمەد شەرع سووریا ئێستا باشە هەم لە بۆ هێزەکانی سووریای دیموکراتیک باشە ڕاستەوخۆ لە زیاتیەوەی لەم لاو لەو لا پەیامێکیان لە قەندی لە بۆ بێ یەکسەر ئەچن پەیامەکە لە ڕقم یەکەکەی وەردەگرن و لە ئەمانکەدا ئەمان بۆ تورکیاش باشە تورکیاش ئەڵێتن ئەو کاتە تەماشاکە من بە بەردێک دوو چۆڵەکە دەکوشم هەم ئەحمەد شەرع تابعی خۆم دەکەم هەمیش کوردەکان تابعی خۆم دەکەم کوردەکانیش بە دوو جەمسەر هەم لە سووریا و هەم لە تورکیا تابعی خۆم دەکەم عێراق خۆی لە خۆیدا هەری خۆمانە بەو شێوەیە بەڕێی دەکەین لە بۆ هەندێک تەماشا دەکەین بابەتەکە لەو چوارچێوەیەدا بەڕێوە دەچێ. بەڵێ تەماشا دەکەم بە لە پرسیار هەیە یان پرسیارێک نابینم کە پرسیار بێ یعنی عەلەویەکان کوردنیان کوردین ئەمە بە پرسیار نازانم وەکو تریش کاک دیار عومەر نیشانەی پرسیاری داناوە بەڵام بۆ چوونە پرسیار نییە سوا کردووە کاک دیار عومەر دیسان پرسیار ئەوە پرسیار نییە ئەوە ئەمەی ئێستاکە ئەوە دامنە سەر شەش لام برد کاک عەبدوڵڵا ڕەشید کاکیوا شتێکم بیستووە گوایە ئەو کەناڵە تازەیە بەناو نوچە تیڤی کراوەتەوە سیاسەتی نوێی ئاپۆچیتی و ئاپۆچی و یەکێتیە نازانم پرسیارەکەم تا چەند پەیوەندی بە بەرنامەکە هەیە پرسیارەکە پەیوەندی بە بەرنامەکە نییە بەڵام پەکەکە لە مێژە دەیەوێ ئەو مێدیایانێک کە هەنە یعنی ئاپۆ دەیەوێ لە مێژە ئەو مێدیایانێک کە هەنا هەر هەمویان لەناو ببە و ئێستاکە لەناو پەکەکەدا لە شوێنی پەروەردەکانیاندا لە شوێنی کادرەکانیاندا لە کۆبوونەوەکانیاندا بە ئاشکرا باس لەوە دەکەن کە مێدیای پەکەکە و کەسانێک کە لە مێدیا کار دەکەن کەسانێک کە پرۆپاگەندیان لەسەر سوسیال میدیا بۆ دەکەن کەسانێک کە لەسەر سوسیال میدیا کەناڵیان بۆ دەکەنەوە ئەمانە هەمویان پوچ بوونە هیچیان پێ نییە لە ڕووی سیاسیەوە هیچ بەرهەمێک ناینن خەڵک قەناعەتیان پێ نایە خەڵک زیاتر دەکەنە دوژمن و ئەمانە چروک بووینە ئەکسپایر بوونە دەبێ ئەمانە هەر هەمویان تەقاعد بکرێن هەمویان کەناڵەکانیان دابخرێن دوکانەکانیان هەموو دابخرێن لە جیاتی ئەوە دەبیشتی نوێ بکرێنەوە بە ئینگلیزی و بە ئینگلیزیش شتی وایان کردو هەندێک واجیهەی نوێ دێنە سەر شاشە و هەندێک ناوی نوێ هەڵدەبژێرن بەڵام ئەوەی من بزانم ئەبەیان گفتوگویەکی تایبەتتری دەوێ چونکە پێشتر پەکەکە ئەم شتانەی زۆر کردوونە هەندێک کەناڵی گۆڕێون کەناڵی نوێی دروستکرد ناوی نوێی لێناون کەسی نوێ هێناون بەڵام تەماشا دەکەی ئەخلاقەکە بنچینەکە خۆکان شێواز و تەرز و میتۆدەکان هەری جاران بوونە و هەتا دوای 15 ڕۆژ
ئەڵێن مادەم هەر وەک جارانە بە ئەوانی جارانیش بێنینەوە ئەوانی جارانیشیان هێناونەتەوە بەو شێوەیە کارەکانیان بەردەوام کردووە. بەڵێ سوپاسدانەکەم بە بابەتەکە لەمە زیاتر درێژتر نەبێ لە بەرنامەی ئایندەدا هەوڵەدەم لەسەر مەسەلەی جیهانی ئایندە لە سەردەمی چاینادا زیاتر قسە بکەم. بەڵێ سوپاس بۆ هەر هەمووتان تکایە هەوڵ بدەن کەناڵەکەمان بدۆست و هاوڕێیانتان بناسێنن پشگیری بکەن سوبسکرایب بکەن ئەوانەی کە لە سوبسکرایبیان نەکردەوە یانیش لێی کەوتونە تاقیب بکەن بەردەوام چرکە لەسەر زەنگۆڵەکە بکەن و تکایە هەوڵ بدەن لە سوسیال میدیاکانتاندا لینکی بەرنامەکان دابنێن. کاک عەبدوڵڵا ئەو بەرنامەیە لەبەرەوەی لەسەر حیزبەکانی ڕۆژهەڵات نییە قسەی لەسەر ناکەم. کاک عەبدوڵڵا جگەلەوە حیزبەکانی ڕۆژهەڵات ئێمە باس لەوە دەکەین کە چاینا جەسارەتی لە ئێران وەرگرتووە بە ئەمریکا دەڵێ ئەگەر واز لە تایوان نەنی شەڕت لەگەڵ دەکەن لەوێ ژوو دەشتیوە ڕووی نەداوە. من پێت ئەڵێم ئەردۆغان جەسارەتی لە ئێران وەرگرتووە ئەچێتن لە باشووری سووریادا معسکەر دەکاتەوە لە ئیسرائیل ناترسێ جەنابەت ئێستاکە پرسیارت کردووە ئەڵێ حیزبەکانی ڕۆژهەڵات بۆ بێدەنگن. وەڵڵاه من لە جیاتی حیزبی ڕۆژهەڵات بم ئیستیقالە دەکەم دوکانەکەم دادەخەم و دەچمەوە ئێران تەسلیم دەبمەوە یعنی بە معنای تەسلیم بوونەوە بە مەجاشنا بە معنای ئەوەی کە تەسلیم دەبمەوە بە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان دەڵێم کاکە ئەو ڕێگای من 50 ساڵە لە دوای کۆماری کوردستان هەڵم گرتووە ڕێگایەکی 100% هەڵەیە ڕێگایەکی نوێ شایستە عەقلانی ڕاسیۆنال بە خۆتان هەڵبژێرن ئەو ڕێگایە چۆنتان پێ باشە خوێنکارانی زانکۆ دەزانن نەک پیر و پەککەوتەکانی شاخ و شێخەکان و پیاوەکانی تەڕیقەت و ئاغاکان و یاخی بۆکان و ئەمانە. بەڵێ کاک دەشتی ئەو دەشتیە خەیلانیەکە نەبێ ئەڵێ کاکیوە ناتوانم لایف ببینم ئەی باشە ئێستا تۆ لایف نبینی دەڵێ دەبێت پارە بدەی نەخێر پارە و مارە نییە کاکە لە یوتوب یەکشت دووشت هەیە لە یوتوب یەک سوبسکرایب دەکەی کە سوبسکرایب بتکرد ئەتۆ لەوێدا جەڕەسێکیە زەنگوڵێکیە لە زەنگوڵەکە دەیکەوە لەوێدا پێت ئەڵێ هەڵبژێردراو یان هەمووی چرکە لەسەر هەمووی دەکەی کە چرکەت لەسەر ئۆڵ بە ئینگلیزی پێی دەڵێن ئۆڵ کول بە عەرەبی بە تورکیبی هەپسینە زانم بە هەر زمانێک ئەوە پەیوەندی بە زمانەکە بێ بەڵام بە ئینگلیزی ئۆڵ ئەی دبل ئێ لەوێ چرکەی لەسەر دەکەی کە چرکەت لەسەر کرد هیچ کێشەیەکت ئەتۆ نامینی وە بەردەوام تعقیب بکە چونکە ئەتۆ کەناڵێک کە سوبسکرایبت کردووە پێشتر چەند جار تەماشاینەکەی لەوانەیە لە سوبسکرایبی بکەوی دوای ماوەیەک دەبێتی سەر سوبسکرایب بکەیەوە. پاشان میتۆدێکیکە هەیە ئەوە ئەو میتۆدە لە بۆ ئەو کەسانەیە کە دەیانەوێ یارمەتی کەناڵەکە بدەن بۆ ئەوەی کەناڵەکە هەندێک لە ڕووی مادیەوە دەستکەوتی هەبێ بۆ ئەوەی ئەو ڕۆژنامە نووسە لە جیاتیەوەی بچی 8 ساعات کار بکە و نەتوانی هەموو ڕۆژ لایفت لە بۆ بکە کۆمەڵێک خەڵک هەنا یارمەتی دەدەن دەبنە ئەندام تێگەی دەبنە ئەندام لە کەناڵەکە کە بیە ئەندام دەبێ پارە بدەی ڕەنگ بێ ئەتو چرکت لەسەر ئەندامێتی کردی بێ و نەشت هەوێ پارە بدە یان نیازیش نییە منیش داوام لێ نەکردووی لە بۆ هەندێ بێ ئەگەر نا سوبسکرایبت کرد بێ و چرکت لەسەر ئۆڵ کرد بێ هەموو لایفەکانی من بە بێ پارە دەبینی سوبسکرایب کردن بە هیچ شوێک واتای پارەی نییە باش بوو ئەو بابەتت کردەوە هەر بژی زۆر سوپاس دەکەم. نازانم ئەوە پەیوەندی بە ئەمریکاوە هەیە و یانیش پەیوەندی بە کەناڵی ئەوە هەیە پەیوەندی بە کەناڵێکی منەوە نیە کەناڵێکی من کراوەتەوە لە بۆ هەموو کەسێک لە ئەمریکاش دەیان زار خەڵکم ئاگدار کردوێتەوە ڤیددیۆکانی من هیچ کێشەیەک نییە چونکە پابلیکە وەکو فێسبوک پابلیکە بەڵام ئەو کەسە
کێشەی هەیە خۆی کوردی عراق بە تایبەتی کوردی عراق و کوردی تورکیا کوردی سووریاش ینی کوردی تورکیای لێ دەرخەم چونکە لە تورکیا خەڵک فێسبوک بەکار ناهێنێ خەڵک یوتوب بەکاردێنێ بەڵام خەڵکی هەرسێ بەشەکانی دیکە خەرچی هەرسێ دەوڵەتەکانی دیکە کێشیان لەگەڵ بەکارهێنان یوتوب هەیە نازان بەکاربێنە ئەوە لە حاڵەتێکدا هەموو شتی پۆپیلیست و بەسیت و کوردکراوە و ڕەشکراوە یاوانی سپیکراوە لە فێسبوک و ئەنیستاگرام و تیکتۆک و ئەم جۆرە شتانە هەیە شتی بە کوالیتە شتی بە قوڵایی کە بچێنەوە بابەت بە تەنیا لە یوتوب هەیە تکایە هەوڵ بدەن فێسبوک و ئەم جۆرە شتانە بخەنە لایەکەوە لە تویتەر باشتر شارەزایی پەیدا بکەن و بەکاری بێن زۆر ئاسانە how you can use tweet شتێکی وا بنویسە تویترت لە بۆ دێ و هەموو how you can subscribe a channel وانە یەکسەر هەمووت لە بۆ دێ ئەم جۆرە شتانە بە زمانەکانی خۆشتان ئەتوانن بیکەن هیچ کێشەیەکتان نابێت بەڵێ ڕێز و سڵاو لە بۆ هەمووتان بەخێر بێن سەر و سەرچاوان